دووبارە لە خزمەتتان دەبم لە پرۆگرامی پێشڕەوان. کۆشش و زانست پێکەوە هێندەی ئاسمان بیرفراوان و ئازباڵا دەکەن. ماندووبوون و تاودانیش لە پێناوی جوانی دەرکەوتن و کۆڵمەدانمان پێدەبەخشن. خانمێک ئەمڕۆ بە باگراوندێکی زانستیەوە هاتۆتە مەیدان و لە ئێستادا کاندیدا بە ژمارە 63 لە لیستی 129 نیشتیمانی کوردستان لە بازنەی سلێمانی. ئەویش دکتۆرە لاڤە ئاراس کاندیدی ژمارە 63. ئەم کاتت باش ئەم کاتەوە باشتر ڕەنگین خان. سپاس بۆ ئەم دەرفەتە. سپاس بۆ بەجەنابتان، سپاس بۆ ئەم دەرفەتە و بۆ ئەم بەرنامە جوانە و بۆ تۆی خانمی گوڵ کە هەمیشە پێشەنگ بووی لە بەسەرکردنەوەی ژنان و دەرخستنی کار و چالاکیەکانیان. زۆر سپاس. خات و لاڤە لە ئێستا تۆ کاندیدی و دەرکەوتووی بڕیاری ناوەندی بڕیار و دەسەڵاتت هەڵبژاردووە داهاتوێکی زیاتر بڵین پڕ لێ پرسراوەتی لە پێشتا و ئەمە لەوە دەست پێ بکەم هەمیشە خانمێک بوویتە یەکەم و پێشانگ و چالاک بوویتە، یعنی پشتی ئەمە چی لە پشتەوەی ئەم دەرکەوتنە یاخو لە هەموو قۆناغەکانی ژیانت سەرکەوتوو و دەرکەوتوو و پڕ چالاکی بوویتە؟ زۆر سپاس دەکەم، سپاس بە ئەوشە جوانانە. بێگومان دەرکەوتنی من هەر لە قۆناغێکی زۆر سەرەتایی تەمەنمەوانێ. حەزەکەم بۆ بینەرانی ڕوون بکەمەوانێ من لاڤە ئاراسم کە لەگەڵ هاوڕەیەکی ترمان کە ناوی ئاوان شوان بوو پێکەوە بەرنامەی مناڵەمان پێشکەشەکرد لە تەلەڤیزیۆن جوانەکەی گەلی کوردستان و خەڵک لەو کاتەیە زۆر بە خۆشحاڵیدا ئەنیشت متابعی بەرنامەکەمانی ئەکرد. سەرەتای دەستپێکردنی ئیشەکانی منیش یاخود سەرکەوتنی منیش ئەگەڕێتەوە بۆ تەمەنێکی زۆر مناڵیم کە کاتێک خوێندکاری باخچی ساوانی سلێمانی بووم. هەر لەو کاتەوە لە تەمەنێکی زۆر مناڵەوە تقریباً 4 ساڵ و نیو 5 ساڵ بووم. مامۆستاکانم لەوێ درکیان بەوە کردبوو کە توانە و تاقەیەکم هەیە لە ڕووی ئەوەی کە جەریئم، توانام هەیە کە بێمە سەر بۆ مەسرحەکە قسە بکەم، ڕای خۆم بڵێم، یعنی زۆر جار مداخەلەم کردمەوە، ئێستا بۆ مەگەڕنەوە خۆم زۆر بیرم نایە. خۆشبەختانە هەندێک لە مامۆستا خۆشەویستەکانم ماون لەوانەدا دەبیان زەریفێ کە لە ئێستا ڕێز و خۆشەویستیم بۆی هەیە و هەموو کادوەکو خوشکێکی گەورەی خۆم وایە لەلام بۆم ئەگەڕێتەوە کە چەند جەری بووم لەو تەمەنە مناڵەوە. دواتر لە خوێندنی سەرەتاییش بە هەمان شێوە خوێندکارێکی جەری و زیتەڵە بووم و زۆر زیرەک بووم، هەموو کات بۆم باسەکەن کە ماشەڵڵا ئێستاش هەر ڕەنگی داوەتەوە زیاتر ڕەنگی داوە. زۆر سپاس دەکەم ڕەنگی خانجان. تەنانەت ئەو کاتە بەرنامەیەکە بوو لە گەلی کوردستان، بەرنامەی مناڵان بوو، زۆر لە یادم نییە بێژەرەکە کێ بوو، پێم وابێ تافانخان و بنارخان بوون. من داوام کرد کاکەم من بورهان قانع دراوسێمان بوو، دراوسێ ماڵی باوکم بوو، داوام لێ کرد بم با بۆ ئەو بەرنامەیە بۆ مقابلە کە بۆ چاوپێکەوتنە مناڵ زۆر حەزێک لەو کاتە چاوپێکەوتم کە لە ئەساسی بەرنامەکە کە پرسیاریان لێ کردم ئەمەنە بە زیتەڵەی جوابم ما بۆ و تویان وڵی ئەمە بۆ پێشکەشکاری باشە بەتوانایە ئەمانە. ئیتر ئەو کاتە اقتراحی بەرنامەکەیان بۆ کردم و من لە تەمەنی تقریبا 9 ساڵ بووم دەستم کرد بە پێشکەشکردنی بەرنامەی مناڵان. واتە تۆ ئەزموونی کاری ڕاگەاندنیشت هەیە؟ بەڵێ، و بەردەوام بووم بۆ نزیکی 7 ساڵ و یەکەم بێژەری بەرنامەی مناڵان بووم کە بڵین بەرنامەی مناڵانمان بەڕاستەوخۆ لە شاشە جوانەکەی گەلی کوردستان پێشکەش کرد. بۆ من ئەزموونێکی زۆر خۆش بوو. ئەمە جگەلەوەی کە چەندین کاری هوەریم کردووە بۆ مناڵان لە گۆرانی و لە شانۆگەری و لە چەندەها چالاکی تر لەو کاتەیە ئەتوانم بڵم پێشەنگی مناڵان بووم لە هەرێمی کوردستان و لە پارێزگای سلێمانیش بە تایبەتی. زۆر سپاس چاوەکەم و دواتریش لە چەند بڵین کورتەفیلمێکی ترا بەشداریم کرد کە ئەمانە کاری مناڵان نەبوو، بەڕاستی فستیڤاڵی کورتەفیلم بوو. لەوانە شانۆی مەلیگلیر و شانۆی هاملێت کە لە دەرهێنانی کارۆن عوسمان چێوار بوو ئەو کاتە. باشە، لە هەردووکیان خەڵاتی تۆ باسی کۆمەڵی کارت کرد کە بڵین لەم قۆناغی ژیانت وە تەمەنێکی کەم بەڵام ئەزموونێکی زۆرت هەیە. کۆمەڵێک چالاکی زۆرت کردو چ لە ڕووی هوەریەوە چ لە ڕووی ڕاگەاندنەوە. یعنی ئەم وزانە یاخود ئەم هەموو کارە چۆن پێکەوە گرێتدا بە تەمەنێکی کەمەوە توانیتکەوە ئەزموونێکی باش لەو هەموو کارە پەیاکەی؟ چۆن توانیت؟ بەڕای من یان باشتر بڵم باسی خۆم بکەم، هەموو ئینسانێک پێویستە خۆی ئەو توانایی تیابێ، یعنی ئەم توانایە زۆر جار لە دەستی خۆمانە نییە کە خوای گەورە پێتی ئەبەخشێ کە توانە و تاقەیەکە تایە کە ئەتوانی فریای هەمووی کەوی. یعنی بۆ من لە تەمەنێکی زۆر مناڵ ئەو کات تەلەڤیزیۆن گەلی کوردستان لە ئەزمەر بوو، یعنی قورس بوو، ئەهاتینەوە بەرەگایەکی سەخت ئێوارە ئەگەیشتمە ماڵەوە بۆ بەیانی تاقیکردنەوەم هەبوو، سەعیمەکرد یەکەمی مەکتەبەکەش بووم بۆ یعنی ئەوە توانە و تاقێکی زۆر باش بوو. ئەمە جگەلەوەی پاڵپشتی خێزانەکەم بەڕاستی زۆر کاریگەر بوو. دایک و باوکم بەڵێ بەتایبەت دایکم زۆر هاوکارم بوو، یعنی حتا ئەم دەقەیەش دایکم یەکێکە لە پشتیوانە گەورەکانی ژیانم و لە هەموو هەنگاوەکانی ژیانمە
چ دایکم چ باوکم بە ئێستەوە کە خوشک و براکەشم یعنی ئەو کاتە مناڵ بوون بەس ئێستا تەمەنیان گەورەتر بووە هەموو کات براکەم پشتیوان مەخشکەکەم پشتیوانمە ئەمانە پشتیوانی خێزان وەکو قەڵایەکی گەورە وایە بۆ مرۆڤ ئەگەر خێزان پشتت نەبێ ناتوانیت بەڵێ یعنی چەند توانە و تاقەشت هەبێ باوک و دایک و خوشک و براکەت لە پشتت نەبن پشتیوانت نەبن ناتوانی بگەیتە ئەوەی کە ئەتەوێت بۆیە هەر لێرەوە زۆر سوپاسیانەکەم ئەوەی کە هەمە ئەوەی کە بەدەستم هێناوە وە لە داهاتوش بەدەستی هێنم لە چاوی دایک و باوک و خوشک و براکەم یێبینمەوانێ هەمیشە تەمەند زۆر سپاس لەگەڵ ئەزیزانی تۆ ئینشاءالله ببنە قەڵایەکی پۆڵایی بتوانیت تۆ زیاتر وزەت لە داهاتوە بخەیتە بەردەست. زۆر سپاس. خاتو لاڤا هەروەکو وتمان لە زۆربەی قۆناغەکانی ژیانت تۆ لە بڕینی دکتۆرا و ماستەر و قۆناغی خوێندن هەمیشە یەکەم بوویتە کاتێکە لەسەر ئاستی بۆ نمونە کۆلێژ یاخود لەسەر ئاستی مەکتەبەکەتیان لەسەر ئاستی شاری سلێمانی کاتێککە تۆ یەکەمت بەدەستێناوە ئەمە چه هەستێک بووەکو خانمێک بۆ تۆ؟ بەڵێ بێگومان هەستێکی زۆر خۆشە. من یەکێک لەو شتانەی کە ئێستاش وەکو کاندید ڕوبەڕووم ئەبێتەوە ئەڵەن چۆن بم تەمەنە مناڵەوە توانی وتە یەکسەر بگی بەم هەموو پێگەیە بەم بڕوانامەیە. ئەمە شانازێکی زۆر گەورەیە بۆ من هەستێکی زۆر خۆشە بەڕاستی هەندێک ڕەنگە گومانیش دروستکەم بڵێن بەم تەمەنەوە چۆن ئەم بڕوانامانەی بەدەستێناوە بێ ئاگایە لەوەی کە بە چ ناڕەحەتیە کاتێ پەڕ بووم بەڵێ هەم وەکو ئەوەی کە لەسەر ئاسی کۆلێژی کارگەڕی و ئابووری پلەی یەکەمم بەدەستێنا هەم لەوەی کە لە تاقیکردنەوەی توانستی دکتۆرا و ماسەر پلەی یەکەمم بەدەستێنا و لە کاتی خوێندنەکەشا بە هەمان شێوە بەڵام ئەمانە هەمووی بە هیلاکی و بە ماندووبوون و بە شەونخوانی ئەنجام درراوە. مامۆساکانم لێرەوە ئەگەر بینەرم بن یعنی شایەتی دەری ئەو ڕاستیان کە چندێک ماندوو بوو یعنی تۆ زۆر جار ئینسان بەداخەوە تەنها سەرکەوتنەکە تەبینێ نابینێ لە پشت ئەو سەرکەشتی ئەوە نابینێ کە چەندە ناڕەحەتی چەندە ئاستەنگت تێپەڕێ. بەڵێ بێگومان ئەمە هەمووی کۆڵنەدەری ئەوێ یعنی هەموو ئینسانێک لە ژیانیا بە کۆمەڵێکی زۆر ناڕەحەتیات تێپەڕ بووە بەڵێ هەوراز و سەختێکی زۆر هاتۆتە ڕێگامان هەمومان کە کاتێک تۆ قەرار ئەیەی بڕوانامەیەک بەدەستبێنی هەنگاوێکی گەورە بنی چ لە ڕووی دابوونەریتی کۆمەلگاوە چ لە ڕووی قسەی خەڵکەوە چ لە ڕووی قورساییەکانی ترەوە کە لەو پرۆسەیە ڕوبەڕوو دەبێتەوانێ ئەمانە هەمووی سەختین بەتایبەتی کولتوری ئێمە خاوەن کولتورێکی داخراوە ینی ناتوانین بە ئاسانی دەرکەوین ئەبێ کۆمەڵە قوربانی بدەین کۆمەڵی ناڕەحەتی هەموو لە هەبێ تێپەڕێنین اینجا بگەین بەوەی کە ئەمە دڵنیایی ڕاستە. زۆر باشە ئەنجام من ئەمەوێ هەموو کاتێ لە زۆربەی پرۆگرامەکانە باسی ئەوم کردو چکە پرۆگرامەکەی من تایبەتە بە دەرخستنی توانای خانمان بۆی خانمان لایەن ڕوون بێوانەی کە دەرنەکەوتونەوانەی کە تەمەنێکی گەنجیان هەیە ئەوانەی کە گڕوتینێکی زۆر لە توانایانە هەیە وزێکی زۆریان هەیە هیوە و ئامانجیان هەیە کاتێک کە خانمێکی سەرکەوتوو ئەبینن لە پرۆگرامێکی ئاوا بە ئاسانی نەگەیشتووە بەما بێگومان کۆمەڵی ناڕەحەتی کۆمەڵی قوربانی کۆمەڵێک ڕێگەی سەختی بڕیوە بەڵام کۆڵی نەداوە و توانێتی بگاتە ئەم ئاستی ئێستا و بۆ ئاستی باڵاتریش دەستە خۆش بێ خاتولاڤا. ئەمێ ئەو بڵم تۆ بەدەر لەوەی کە ماسەر و دکتۆرا لە بواری بڵین ڕامیاری و ئابووری دارایی و ئابووری بەدەستێناوە لە هەمان کاتە کۆمەڵی توێژینەوەش لەسەر ئاسی ناوخۆنی و دەوڵەتی ئەنجام داوە ئەمە توانراوە ئەم توێژینەوانی تۆ بڵین بۆ پرۆگرام یاخود لایەنی پرۆگرام لایەنی خوێندنەوەوانە سوودی لێ ببین و بخرێتە بەرنامەی کارەوە؟ بەڵێ وەکو لایەنی خوێندن بەڵێ سوودی لێ بینراوە بۆ نمونە چەندەها خوێندکاری تر هەبوو لە ماسەر و لە دکتۆرا لە بەکالۆرۆسیش بۆ نمونە خوێندکاری زانکۆمە بەسمە توانێتی سوود لەو توێژیناوانە ببینێ بۆی توێژینەوەی تری لەسەر بکە وەکو سەرچاوەیەکی توێژینەوەی بەکاری بێنێ بەڵێ یاخود زانیاری لێ وەربگرێ ئەمە بەڵێ وایە بەڵام وەکو لایەنی ئەوەی کە بڵم کەسانی بەرپرس و حکوومەت و ئەمانە ئیسفادەی لێ کردووە نەخێر بەداخەوە ئەوە مشکلەکەی هەری من نییە بەتەنها بەڵکو تەسەورەکەم هی هەموو زانکۆکانی سەر ئاستی هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانیش بێ کە خۆشبەختانە ئێمە بڕێکی زۆر ئێجگار زۆر توێژینەوەمان هەیە بە تایبەتی خوێندکارانی ماسەر و دکتۆرا کە پرۆژەی زۆر باشی تایە بە تایبەتی من کە بوارەکەم دارایی و ئابووریە ڕەنگە پێشنیاری زۆر باشی تیاابێ بۆ حکوومەت و بۆ کەسانی بەرپرس بەڵام وەک پێویست و وەکو ئەوەی کە ئێمە ئەمانێت تا ئێستا ئیسفادی لێ نەکراوە بەداخەوە ئینشاءڵڵا لە داهاتوە سود لەو توێژینەوانی تۆ وەرەگرێت و بە تایبەتی بۆ پرۆگرامی خوێندن چکە گرنگە بوارەکە تۆزێ قورس بوو ینی زەحمە نەبوو کاتێک کە تۆ بەو هەموو قۆناغی خوێندنە لەو بوارە بە تایبەتی تێتپەڕان بە دڵنیایی زۆر قورس بوو لە بەرۆی من خوێندکارێکی زانستی بووم دواتر کە ناوم هاتەوە لە زانکۆ لە بەشێکی وێژەی وەرگیرا بووم کە ئابووری بوو ینی من نەمەزانی ئابووری هەرچیە ئەو کاتە ئێمە فۆرمەکەمان بە دەستنووس پڕاکردەوانێ کۆتا هەڵبژاردن ئابووری نووسی بوو خوشکەکەم بۆ
کە لە ئابووری ناوم هاتەوە وتیان لە ئابووری ناوەتەوتم ئابووری چییە چکە لە پۆلی دوانزە ینی بەگراندێکی زانیاری معرفی لەبارەیەوە نەبووە نەخێر هەر زانستیش بووم من خۆم علمی بووم ینی ئەیتر دوایی زۆر ناڕەحەت بووم بە بەشەکە بەس ئەو کات یادی بەخێر دکتۆر ئاراس دارتاش ڕاگری کۆلێژی کارگەڕی و ئابووری بوو چوومە لای لە ئێستا لێرەوە زۆر ڕێز و سلااوم بۆی هەیە چای ماچەکەم پێڵم ئەو سەرکەوتنانی کە هەمما لە سایی ئەو قسەی تۆوەیە بەڕاستی چوومە لای زۆر ناڕەحەت بووم و دەرەجەکەشم زۆر بەرز بوو ینی ئەو ساڵی من دەرەجە زۆر هات بوو 85 هەبوو لە زانستی ینی زۆر بوو کە لە ئابووری نام هاتبووانە تووشی هین بوو بڵێ سەر سوورمان بووم چوومە لای وتم دکتۆر ئاراس من زانستی بووم حەزم لە بەشەکەم نییە حەزەکەم بیگۆڕم بۆ بەشێکە زانستی بێ ئەمە هەستەکەم شەرحیاتی زۆر و من پێم ناکرێم شتانە پێیوتم بمێنەرەوە ئەوەنی من تەجروبەم هەیە ئەو کەسانی کە سەرکەوتون لە قسمی ئابووری کە ئەو کەسانن کە زانستین یعنی زانستیان تاواکوڕەتی خۆشم زانستی بوو بەفعلی من یەکەم و دووەم و سێمەکە یعنی خۆم و دووەم و سێمەکەش هەر سێکمان تەلەبی زانستی بووین و خۆشبەختانە توانیمان سەرکەوتن بەدەست بێنین بەڵام قورس بوو بە تایبەت ساڵی یەکەم تا ڕاهاتین لەگەڵ بڵین زانستەکەی بەس دواتر بۆم دەرکەوتکەیەکە لە زانستە هەرە گرنگەکان هەموو جیهان شەڕێتی لەسەر ئابووری شەڕێتی لەسەر دارایی و گرنگی شەکاری لەسەر بەڵێ ژیانیش خۆی ئابووری یعنی ژیان بەڕاستی یعنی خزمەتکردنی مرۆڤ ئەگەر ئابووری نەمێنێ ژیانیش نامێنێت بۆیە زانستێکی ئەوەندە خۆشە ئەوەندە گرنگە ئێستا زۆر زۆر ئاسوودەم بەڕاستی بە بوارەکەم دەستە خۆش بێ مەش چاوانی زۆر باشترە لێکەین شڵا داهاتوت هەمیشە گەشە بێ خات و لاڤ بە تۆزێ دوورکەوینەوە لەمانە تۆ لە سەرتاوە باست کرد کە کۆمەڵێک ئەزمونت هەیە و زیاتریش توانای تۆ یعنی هەموو قۆناغەکانی خوێندنت بە سەرکەوتو بە یەکەم بڕیوە ڕۆک باسمان کرد تۆ لە کاتێکا تۆ خوێندن زۆرترین کاتت بۆ خوێندن و بۆ لە بوارەکەی خۆتا بەدەستێنانی زانیاری بڵین تەرخان کردووە جگەلەوە تۆ کاری ڕاگەاندن هەر بە تەمەنێکی کەمەوە لە بواری مناڵانە وەکو ڕاگەاندکار دەرکەوتووی وەکو یەکەم پێشکەشکار جگە لەوەش تۆ بەشداری بڵین کورتە فیلمت کردو پێم خۆشە ئەزمموی کورتە فیلمی تۆ یعنی چۆن لە کاتێکا تۆ ئەو هەموو کارانەی ترت هەبوو بەڵام ئەو ئەزمونەشت تاقی کردەوە ڕاستە بێگومان ئەمەش دیسان و ئاماژە بەوە کەمەوانێ لەسەر ئەوەی کە بەتوانای خۆم لە ئەنجامی خۆڕاگری خۆم یعنی زۆر قورس بوو ڕەنگین خان تۆ مناڵێک ئەگەر تەمەنی 10 ساڵ بێ خوێندکار بێ یەکەم بێ کە تۆڵی یەکەم بێ بەرداوامی تۆ بێ پێشبڕکێ بکەی کێبڕکێ بکەی لەگەڵ ئەو کەسانەکە لە هەمان کاتا من مناڵێکی دیار بووم لەو کاتا لە بەروی بەرنامەی مناڵانم پێشکەشە کرد زۆری مناڵانی سلێمانی وەرەمی کوردستان ئەیان ناسیمەوانێ یعنی ناو مەکتەبەکە زۆر دیار بووم بۆیە دایم من تەرکیزم زۆر لەسەرەوە بووکە دەرەجەکانم زۆر باش بێ زۆر خۆش بوو مامۆستاکانم بە نمونەیان هێنامەوە ئەمە بەرنامەش پێشکەشەکە و یەکەمیشە جا ئەمە وای لێ کردی بووم حەزم نەئەکرد لەو ئەحسە بێمە خوارەوە بەهۆی ئەو هاندانەی مامۆستاکان و کەس و کار و چواردەورەکەم لە هەمان کاتەکە داوای ئەویان لێ کردم لە کورتە فیلما بەشدار بم لە کورتە فیلمێکی تریشا بەشدار بووم ژنێک لە هۆزی تەم ئەمەش باسی ئەنفال و ئەمانەیە کرد و لە دوو کورتە فیلمی ترا هاملێت و لەگەڵ مەلیگلیرە ئەمە زۆر یعنی یادەوەرێکی زۆر خۆشە لەسەر ئاستی هەموو کوردستان بڵین ئەو کێبڕکێ دروست بوو فیستیڤالێکی کورتە فیلم بوو بڵین بە چەند کورتە فیلمێک بەشداریان کرده بوو دەرهێنەرەکان من لە هەردوو کاتەکە خەڵاتی یەکەم درا بۆ کورتە فیلمە ئەمە بۆ من زۆر خۆش بوو زائیدەن خەڵاتی بچووکترین ئەکتەر درا بە من لەو کاتەیە زۆر قورس بوو بۆ من طبعا ئەمە لە ڕۆژنامەکانی دەرەوەی وڵات ناوم بڵاو بوو بۆ ڕسمەکەم بە خەڵاتەکەەوە بڵاو بووبەوە زۆر خۆش بوو ئێستا هەمووشی ماوە ئەو یادەوەریانە یعنی وەکو بەڵگەکانی زۆر یادەوەرێکی خۆشە بەڵام هەموو ئەمانە بە قورسایی تێپەڕ بوون یعنی ڕۆژی وا هەبوو زۆر ماندوو بووم ئاهاتمەوانێ تاقیکردنەوەم هەبوو قورسایەکی زۆر لەسەر شانم بوو یعنی بە هیلاکە تۆ مناڵێک لەو تەمەنە بەس وەک گوتم یەکەم خۆڕاگری دووەم هاندانی چواردەورەکەم سێهەم خۆشم الحەمدولله ئەو توانایی یاومەتێ خوای گەورە بە ئێستەشەوە کە ئەتوانم کاتەکانم داباش بکەم فرێ ئەو شتانە بکەم کە ئەمە ئەنجامی بم ئینشاءالله هێزی باشتر جا هەر لەو بابەتە ئامێنینەوە کاری نواندن تۆزە قورسە یعنی هەتا بۆ نمونە بە جۆرێک نواندن ئەکەی و سەرنجی بەرامبەر ڕائەکێشیت وە چیتە دڵی بینەرەوە ئەمە دڵخۆشی کردی بە دڵنیایی زۆر دڵخۆشی کردم بە تایبەتی کە ئەهات مەسەر مەسرحەکە سیرمە کرد جمهورێکی زۆر دانیشتووە من بەو تەمەنە مناڵەوە ئاکتەکەم و ئەوان لەوێ سەیرەکەن چاپڵە لێن و یعنی یادەوەرێکی زۆر خۆشە کە ئەتوانم بڵێم
ئەوانە بناغی دروستبوونی من بوون، بناغی دروستکردنی کەسایەتی من بوون، ئەو بناغەیە بوون کە وای لێ کردم ئەو متمانەیەم بە خۆم هەبێ لە قۆناغەکانی داهاتووی ژیان سەرکەوتوتر بێت. زۆر سپاس. خاتو لاڤە تۆ جگە لەمانە ڕۆحی هاوکاری و ڕۆحی خۆبەخشیت هەبووە بە تایبەتی ئەوەندەی ئاگدار بن تۆ زۆر هاوکاری گەنجانت کردووە وەکو گەنجێک چکە لە معاناتی گەنجان تێگەی بە تایبەتی لە ئێستاە کە کۆمەڵێک قەیران و نەهامەتی ڕووی لێمان کردووە و تۆش توانیوتە ببیتە فریاد ڕەسێک بۆ کۆمەڵێک گەنج تایبەتی و گەنجانەی کە تینیان هەیە و گەنجانەی کە وزەیان هەیە. ئەم ڕۆحە هاوکاریە چۆن بووە تا چەند ئاسوودەی کردی کە تۆ بەو گەنجێ توانیت هاوکاری کۆمەڵێک بڵین گەنج بکەیت کە هاوشێوەی خۆت لە تەمەنی خۆشتا بێت. بەڵێ بێگومان ڕۆحیەتی هاوکاری من لە پەروەردەمەوانە فێرکراوم خۆشبەختانە ئەم بڵین سیفاتە لە دایک و باوکمان زۆر هەیە و ڕەنگی داوەتەوە لە من و خوشک و براکەشمە کە هەمیشە یعنی وا پەروەردەیان کردوین کە ڕۆحی هاوکاریمان زۆر بێ. تەنانەت زۆربەی کات من دایکم یعنی بۆ خوێندکارەکانی وا بووە کە ئیجێڕایەوە بۆمان زۆر کات لەسەر بەرژەوەندی خۆی هاوکاری خوێندکارەکانی بووە کە ئەمە وەکو دەرسێک ئێمە وەرمان گرتووە چ من چ خوشک و براکەم ڕنگدانەوەی زۆر ڕاستەوخۆی هەبووە لەسەر ژیانمان چ بۆ خودی ئەو کەسانە کە هاوڕێممان و کە خزم و کەسوکارمانن چ ئەو کەسانی کە لەژێر دەستی ئێمە بۆن وەکو خوێندکار و چواردەورەکەمان ئێمە هاوکاریان بووین. جا ئەمە چۆن بووە بەسراحەت من هەر لەو کاتەوە کە بەدەر لە بڵین کاتی ئەوەی کە خوێندکار بووم و ئەمانە هاوکاری هاوڕەکانم بووم دواتر کە بوومەتە مامۆسای زانکۆ ئەو خوێندکارانە کە زانیومە بۆن و وەزعی مادیان زۆر باش نییە دەستیان کورتە ئەمە بەپێی توانن خۆم هاوکاریان بووم. دواتر لەم ماوەی ئەخیرا یەکەمین هۆکار کە وای لێ کردم خۆم کاندید بکەم حەزەکەم پێت بڵێم کە ئەو ڕۆحیەتی هاوکاریە بووە کە من یعنی هەستم بەوە کردووە کە وجدانیە بەڵێ جگە لەوەی ئاسوودەیە کە سێرم کردووە بۆ نمونە گەنجەکان لە ئاستێکان کە ڕازی نین لە بارودۆخی ژیانیان لە گوزەرانیان لەوەی کە هەلیکاریان نییە منیش پسپۆڕەکەم ئابووری و داراییە تایبەتە بۆ بوارە پەسکردنم بەرپرسیارەتی بەرامبەر ئەوان وای لێ کردوم کە یەکێک بێ لەو دافعانی خۆم کاندید کەم تا بتوانم لە پەرلەمان هاوکاریان بم ئەمەش دیسان ڕۆحیەتێکی تری هاوکاریە. لە هەمان کاتە لەم فترەیە یا خۆشبەختانە هاوکاری چەندین گەنج بووم کە بکەونە سەرکار و پیشەی خۆیان چکە من زۆر پێم خۆشە گەنج پیشەی خۆی هەبێ حەز ناکەم گەنج چاوی لەوە بێ حکومەت دای بمەزرێنێ لە کەرتی گشتیا و بێ بە موچەخۆرێک تەنها ئاوادانیشێ لەسەر مێزێک لە بەیانیتانی ڕۆ هیچ بەرهەمێکی نەبێ. زۆر دڵخۆشم کە گەنجێکە بینم خۆت ئاسایی بەتوانایە ناتقا توانایەکی هەیە پیشێکی خۆی هەیە عەرەبانەیەکی پێ ینی زۆر دڵخۆشە بم کە کاتێک ئاوا ئەیان بینم دەستەوسان ناوەستێ هەموو گەنجێک بە تایبەتی گەنجی هەرێمی کوردستان خۆشبەختانە توانە و تاقێکی زۆر باشیان هەیە زیرەکەن بەتوانان لێ هاتوون یعنی من زۆر جار خوێندکارەکانم شاهیدی ئەوەن لە قاعی محاضەرەیە بێدەنگە بووم ئەموو یاڵادەی حەزەکەم فکری خۆتانم پێ بڵن باسی خۆتان بکەن یعنی دەرسەکەم قەتع کرد مەجال مەیانێ بۆی کە گوێم لێیان بێ. بەڕاستی گەنجی هەرێمی کوردستان گەنجانێکی زۆر بەتوانان زۆر بەغیرەتن زۆر توانایان هەیە بەهرەیان هەیە هەر ئەوەنە تۆزێک کەسێک هاوکاریان بکات دەستیان بگرێت ئەتوانن بیخەنە بەرنامەوە بەڵێ ئەتوانن بەرهەمیان هەبێ. خاتولاڤە گفتوگۆکردن لەگەڵ تۆ زۆر خۆشە ماشەڵڵا هێندە ئەزمونت هەیە بە کاتێکی ئاواکەم ناتوانین هەمووی باس بکەین بەڵام لە ئێستاە ئەگەر بکرێت بە کورتی وەڵام بێتەوە کاتێکی زۆر کەممان ماوە گرنگە بۆمان لە ئێستاە تۆ وەکو کاندید بە ژمارە 63 لە لیستی 129 نیشتمانی کوردستان لە بازنەی سلێمانی چی بە هاوڵاتیان تەڵی هاوڵاتیان چۆن متمانەت پێ بکەن لە هەمان کات شەوکو خانمێکی سەرکەوت و چیت هەیە بۆ خانمانەوانی کە تەمەنێکی کەمیان هەیە بەڵام هیوایەتێکی زۆریان لە دڵایە ناتوانن لە ترسی دابوونەری دەرکەون ئەگەر بە کورتی بەسەر چاو سەبارەت بە ئەو کەسانە کە من وەکو کاندید قسەیان لەگەڵ بکەم هاوڵاتیان یاریمی کوردستان بە تایبەت پارێزگای سلێمانی داواتان لێ دەکەم کە بە وجدانەوە بچنە سەر سندوقەکانی دەنگدان دەنگ بدەن بە لیستی 129 نیشتمانی کوردستان و کاندیدی ژمارە 63 بارەکلامێ بۆ خۆشم بکەم چونکە ئێمە بەڕاستەکەی پەیامی حیزبەکەمان و یەکێتی نیشتمانی کوردستان ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانیە هەر لە ڕێی سەرۆکی یەکێتی نیشتمانی کوردستان و هەموو ئەو کاندیدانەوە و بەرنامەمان بۆ دانراوە و بەرنامەی خۆمانمان داناوە کە کاری جدی بکەین لە پەرلەمان بە تایبەت من وەکو پسپۆرێکی دارایی و ئابووری لەسەر ئەوەی کە داهاتی ئەم هەرێمە ئەبێت چۆن ئێمە لە سنووری پارێزگای سلێمانی پرۆژەی شەفافێتمان هەیە داهاتی ئەم هەرێمەش ئیتر شەفافێتی زیابێ تەرخانکردنی داهاتی هەرێم ڕوون و واضح بێ لە لای هەموو چین و توێژێک بەرنامەی تایبەتمان هەیە بۆ گەنجان بۆ ژنان بۆ بەگەرخستنی
هەلی کار بۆ بژانەوەی کەرتی تایبەت و هەتا کۆتایی جگە لە بژانەوەی سەرجەم سێکتەرەکانی تری ئابووری لە کشت و کاڵ لە پیشەسازی لە گەشت و گوزار و هەتا کۆتایی سەبارەت بە ژنان کە ئەمە زۆر پێم خۆشە لە ڕێی بەرنمەکەی جەنابتەوە دەستخۆشیت لێ بکەم کە بەرنمێکی زۆر جوانە و زۆر پێم خۆشە کە ژنان بەسەرەکەیتەوە تکاتان لێ یەکەم ژنان توانا و تاقێکی زۆر باشیان هەیە بەڵام بەداخەوە لە کۆمەلگای ئێمە بربەستمان زۆرە منیش وەک ئێوە ڕەنگە زۆر بربەستی قورس و گران لە ژیانمان هاتبێتە بەردەمم بەڵام کۆڵمەیەن بەردەوام بن توانای ئێمە زۆر زیاترە لەوەی کە ئەبینرێ و ئەبیسترێ بە تایبەتی ژنانی هەرێمی کوردستان کە شان بەشانی پیاوان مێژویان هەیە خەباتیان هەیە و ئەو ڕاستیان سلماندووە تکام وایە لە خێزانەکان لە باوکە بەڕێزەکان لە برا بەڕێزەکان لە هاوسەرە بەڕێزەکان پشت و پەنای ژنەکانتان بن پشت و پەنای خوشک و دایکتان بن با بتوانن ئەو توانایی کە هەیەە ئەو بەهرانی کە هەیەە نەمرێ بیخەنەگار بۆ خزمەتکردنی خاکی پیرۆزی هەرێمی کوردستان لەسای ئێوەمانان و ئاسۆمان ڕوونێ زۆر سپاس تۆش بە زۆر خۆشحاڵ بووم ئێمە یاسای کۆتایی پرۆگرامی پێشڕەوانمان هەیە کە پێنووسی پرۆگرامی پێشڕەوانن تایبەت بە بڵین هەڵگرتنی دەستنووسی هەموو خانمە سەرکەوتووەکان بێگومان تۆشێکێکی لەو خانمە سەرکەوتوانەوە پێشڕەوی ئەچکە لە پرۆگرامی پێشڕەوان بەسەر گرایتەوە ئەتوانی دەستنووسێکی خۆت بەجێبێ هەڵی سەبارەت بە شوازی پرسیارەکانی من تێبینی ڕخنا هەر شتێکی خەمە سەرسەر و سەبارەت بەوەی کە چ خانمێکی دیکە پێی سەرسامی و بە پێشڕەوی ئەزانی لە کۆمەڵگەی خۆمانە ئەتوانی لێرە بەجێبێ هەڵی چاوەکەم دەستە خۆش تۆ بەردەوام بۆ منیش کۆتایی پێ باشە گیانەکەم دەست خۆش سەرکەوتو بیشالله بەڵێ خۆشەویستانم ئازیزانی پرۆگرامی پێشڕەوان بینێرانی پرۆگرامی پێشڕەوان لێردا هاتینە کۆتایی پرۆگرامی ئەم جارەی پێشڕەوان کە بەسەرکردنەوەی خاتونێکی دیکەی کۆمەلگاکەم بوو ئەوێش دکتۆرە لاڤە ئاراس کاندیدی ژمارە 63 لە لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان لە بازنەی سلێمانی تا بەسەرکردنەوەی خانمێکی دیکە و لە بوارێکی دیکە بەخوای گەورتان ئەسپێرم خواتان لەگەڵ